یەکمان پێکیناوە لەسەر فەرمانی بەڕێوەبەر ئێستا خەریکی لێکۆڵینەوەن دەمانەوێت بە تەواوی مەترسی لەسەر دەوروبەرەکە نەمێنێت و ئاگریش نەمێنەوە دەبینین ئێستا دووکەلی شەرماوە لەبەرەوەی کەلوپەلێکی کارەبایی زۆر هەیە لە ژێر زەمینەکەش وەک کۆگا بەکارهاتەوە نهۆمی یەکەمیشە تا تەواو دڵنیا نەبینین زەدەست بە لێکۆڵینەوەی خۆمان دەکەین بۆ ئەوەی بزانین هۆکاری ڕاستەقینەی ئاگرەکە چییە. ئەو کەسەی جانی لەدەستدا بەداخەوە وڵاتیەکە گەنجە خەڵکی عەفرینە خنکا بوو بەڵام ینی لە شێوەی دەرەوەی تۆزێک سوتا بوو بریندار نەبووە ئەوەی لەلایەن خەڵکەوە سەرەتای ڕووداوەکە و گەنجانەی کە لە شوێنەکە بتوانرا ڕزگاریان بکەن بە دەستخۆشیەوە بەڕاستی جێگای شانازین و ئەوانی ترکە لە نهۆمەکانی سەرەوە گیریان خواردبوو ئەوان چوونە سەربانی باڵەخانەکەەوە بەهۆی ئۆتۆمبیلی پێی ژاو با هەیە بەڵام لەبەر ئەوەی ئاگرەکەوەندە بەتین و دووکە لە چەوەندە زۆر بووە و ئەو شارەزاییانیشە نەبەوە هەوڵاتیانێکە زوو بچنە دەرچەی فریاکەوتنەکە بتوانن خۆیان ڕزگار بکەن بەس ئەوەندەیان توانیوە چوینە سەربانەکە و ئەوەی تریش هاتینە خوارێ.